بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ. من جەلال محەممەد لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتای ڕۆژێکی نوێ پڕبێ لە خۆشی و ئاسوودەی بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بینەرە عزیز و خۆشەویستەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ کۆتاهەمین ڕۆژی 11هەمین ساڵی کارکردنمانە لە کەناڵی ئاسمانی پەیام و سبەینێ پێدەنین لە نێو ساڵێکی نوێوە لێرەوە پیرۆزباییەکی گەرم و شیا و ئاراستەی یەک بە یەکی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان و کورد زمانانەکەین لە سەرتاسەری جیهان و بە تایبەتتر ئێوەی عزیز و خۆشەویست وەکو بینەری کەناڵەکەمان. پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لە دوو تەوری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر 12هەمین ساڵیادی کارکردن و دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئیسلامی لە باشووری کوردستان کە ئەو شەرەفەشی پێبراوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان لەگەڵ پەیامنێراندا لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان و کار و چالاکیەکان دەگوازینەوە. تەوەری سێمی بەرنامەکەشمان کە مەبەستم دوو تەوەری سەرەکی ئەو تەوەرانن کەوا میوانمان هەیە بۆ قسەکردن لەسەریان کەی کۆنگرەی سندیکای پارێزەران دەکرێت کە تاوەکو ئێستا کۆنگرە دواکەوتووە و هۆکارەکان چین کە تا ئێستا کۆنگرەی سندیکای پارێزەران بە ئەنجام نەگەشتووە و ئەنجام نەدراوە. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەبن. دەستپێکی بەرنامەی پەیامی ڕۆژ هەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان با ئێستش پێکەوە بینەری ئەو بڕگەیەبی. لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشنا دەبین بە نرخی دراوەکان و ئەو گۆڕانکاری و ئاڵوگۆڕەیی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. هەرچی ڕووداوی گرنگەکە لە ڕابردوودا ڕوویان داوە ئێمە لە بڕگەی یادەوەریەکاندا بۆمان کۆ کردوونەتەوە بۆیە پێکەوە بینەری بڕگەی یادەوەریەکان دەبین بۆی کە بزانین لە ڕابردوو لە مێژووی ئێمەی کووردا چه شتێک ڕوویداوە کە جێگەی گرنگ و بایەخن بۆ ئێمە. با پێکەوە بینەری و بڕگەیە بین.
سیانزەی ساڵی 1990 بۆ یەکەم جار لە فەڕەنسا کە بە دایک و پێشڕەوی دیموکراسی ناودەهێنرێت ئافرەتان مافی بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکان پێدرا. سیانزەی ساڵی 1935 دەوڵەتی تورکیا بە سەرۆکایەتی موستەفا کەمال ئەتاتورک هەستان بە هەڵوەشاندنەوە یا ڕێگریکردن لە ڕێنماییەکانی ڕەبازی سۆفیگەری لە تورکیادا و داخستنی سەدان تەکیە و خانەقە لە وڵاتەدا و دەستگیرکردنی سەدان زانا و کەسایەتی سۆفی لە وڵاتەدا. مامۆستا سەعیدی نورسی زانای گەورەی کوردی یەکێک بوو لەو کەسایەتیانی کە ڕوبەڕووی ئەم دەستگیرکردن و دەربەدەرکردنەوەیە بوویەوە، بەڵام لە کاری سەرەکی خۆی و نووسینەوەی پەیامەکانی نور کۆڵی نەدا و هەر بەردەوام بوو. سیانزەی ساڵی 1970 کۆچی دوایی شاعیر و شانۆکار و هونەرمەندی کورد ڕەفیق چالاک. سیانزەی ساڵی 1974 کۆچی دوایی شاعری کورد عەلی کەمال باپیر ناسراو بە کەمالی. کەمالی شاعیر ساڵی 1886 لە شاری سلێمانی لەدایک بووە. کەمالی بێجگە لەوەی شاعرێکی هەستناسک و جواننووس بووە، توانیوەتی بە دەست و خەتە جوانەکەشی چەندین دەستنووسی ناودارانی کورد بنووسێتەوە و لە فەوتان بیپارێزێت. هەروەها چەندان پارچە شیعری شاعرانی کلاسیک و هاوچەرخی نووسیوەتەوە. بۆیە کەمالی ئێستا تاکە شاعرە کە زۆربەی شیعرەکانی خۆی تێکەڵ بە شیعری شاعرانی تر بوون یا شیعری شاعرانی تر تێکەڵ بە شیعرەکانی خۆی بوون بەهۆی ئەوەی کە بۆ شاعرانی تری نووسیونەتەوە. سیانزەی ساڵی 1970 کۆچی دوایی قورآن خوێنی بەناوبانگ و دەنگخۆشی گیانی ئیسلامی و وڵاتی میسر شێخ عەبدولباسط عەبدولسەمەد لە تەمەنی 61 ساڵیدا و لە شاری قاهیرەی پایتەختی میسر بەهۆی نەخۆشی شەکرە و زیادبوونی ڕێژەی شەکر لە خوێنیدا. هەندێک لە سەرچاوەکان بە ڕەچەڵەک شێخ عەبدولباسط بە کورد ناودەهێنن و مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی زانای گەورەی کورد جەخت لەسەر کوردبوونی ڕەچەڵەکی شێخ عەبدولباسط عەبدولسەمەد دەکاتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. سبەینێ مۆمی 12هەمین ساڵیادی ڕاگەیاندن و دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام هەڵەکەین. لێرەوە دووبارە جارێکی تر پیرۆزبایی لە تەواوی بینەران و کارمەندانی کەناڵەکەمان و تەواوی ڕۆژنامەنووسان وەکو فەزای ڕۆشنبیر و ڕۆژنامەگەری کوردستانەکەین بۆ ئومێدی بەردەوامی و کاری جوانتر لە ئێمە و پەسەندکردن و نرخاندنیش لە ئێوە عزیز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر 12هەمین ساڵیادی ڕاگەیاندنی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز شوان هەورامی ڕۆژنامەنووسمان کردووە. مامۆستا شوان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت پیرۆز بێ 12هەمین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، منیش پیرۆزبایی ئەو ڕۆژە پیرۆزە لە ئێوە سەرەتاوە لە گشت کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم، پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسانەکەم بەگشتی و لە بینەرانی خۆشەویستەکەم کە لەو ماوە دوور و درێژە هاوڕێی یەکتر بووین و پێکەوە توانیومانە ئەم کاروانە بەڕێ بکەین. بەڕاستی کرانەوەی کەناڵی ئاسمانی پەیام ئەکرێ بوترێ قۆناغێک بوو لەگەڵ قۆناغی پێش خۆی جیاواز بوو. لەگەڵەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی حیزبێکی ئیسلامیە و هەمیشە ئیسلامیەکان بەوە تۆمەتبار کراون کە ڕای کەسیان قوبوڵ نییە و هەر ڕاو بیر و بۆچوونی خۆیان قوبوڵە، بە پێچەوانەوە دەرکەوت کە ئەوە کەناڵی ئاسمانی پەیامە منبەرێکە، منبەری هەمووانە، ڕاوڕای جیاوازی تایە و بە پێچەوانەی ئەو بیر و بۆچوونەوە هەتا ئەمڕۆ لە ماوەی 11 ساڵی ڕابردووە بەردەوام ئەم کەناڵە ڕاوڕای جیاوازی یعنی تیا پەخشکراوە. هەندێک جار میوان لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە
ڕخنەی لە کۆمەڵی ئیسلامی گرتووە و ڕخنەی لە کەناڵی پەیامیش گرتووە، یعنی ئازاد بووە لەوە. یعنی من ئەلەم ماوەی پێشووە بەڕێزێک لە کەناڵێکی زۆر مەشهوری کوردستان بانکرا بوو، پێشەکی وتبووی ئەو پرۆژەیە کە من هەم بووە کۆمەڵی ئیسلامی کوردستان و کەناڵی ئاسمانی پەیام ئەو پرۆژەی منی جێبەجێ کردووە، من ئەمەوێت لێرەوە سوپاسیان بکەم. لەوێ ڕێگەیان نەدابوو، وتبیان نەخێر لێرە ڕێگە نییە، ینی تۆ سوپاسی کەناڵی پەیام بکەیت. یعنی تا ئەو ڕادەیە، بەڵام لە کەناڵی پەیامە هیچ کەسێک یعنی تا ئێستا ڕێی لێ نەگیراوە کە ئەگەر دەستخۆشی لە کەسانی تر بکا باوەکو ئەو کەسانە نەیاری کۆمەڵی ئیسلامیش بوو بن. لەبەرەوە یعنی ئەوە سەروەریەکە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە تا ئێستا درێژەی پێداوە و منبەری هەمووانە سەرڕای ئەوەی کە بۆ نمونە ینی حیزبەکانی دەسەڵات کە دەیان کەناڵیان هەیە، ینی کە ڕێی خۆیانی تیا بڵێن، بەڵام ئێمە بە پێویستمان زانیوە کاتێ ئەگەر ڕێی یەکمان هەبوو بێ ڕێی بەرانبەریش بخوێنینەوە و ڕێی بەرانبەریش ڕنگ بداتەوە لە کەناڵی ئاسمانی پەیامە، کە من پێم وایە ئەمە سەروەریەکە و ئەبێ درێژەی پێ بدەین. زۆر باشە مامۆستا. دیارە سبێنێ 12مین ساڵی یادیکردنەوەی یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیە، بەڵام ئەگەر سەیرێک بکەین نزیک بە ئەتوانم بڵێمەوە بۆ 6 ساڵ دەڕوا بە قەیرانێکی سەختی دارایی ئەم کەناڵی ئیسلامیە تێدەپەڕێت و کاتێکیش سەیری کەش و ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە دەکەی، هێندە میدیا هەن کە بە کوالەتی بەرز، بە تەکنیکی بەرز، بە دەستکەوتێک کە توانن دەستیان بە ئاسانی دەگاتە زانیاریەکان، هەموو لە ناو گۆڕەپانە ڕۆژنامەوانیەکەی هەرێمی کوردستاندا هەیە. کەواتە پێگەی پەیام لە کاتێکە قەیرانی دارایی خراپە، لە کاتێکە ڕەنگە لە ڕووی تەکنیکیەوە لە دوای کەناڵەکانی تردا بێت، پێگەیم کەناڵە لەکوێی کاری ڕۆژنامەنووسی کوردیدایە. ڕاستە کەناڵی ئاسمانی پەیام ینی بەڕاستی بە قەیرانی ینی گەورە و بەردەوامە تێپەڕیوە، ئەویش ئێمەش ینی هەروەکو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری چۆن ئەوان ینی دووچاری قەیرانێکی نەخوازراو بوونەتەوە، ئێمەش بە هەمان شێوە ئێمەش وەکو لە ڕیزی ئەوان ناین. جا بەڕاستی ئەمە ینی لە ڕوویەکەوە زۆر بۆ ئێمە سەختە، بەڵام لە ڕوویەکی تریشەوە ئیمتیازە بۆ ئێمە لە ڕێزی بێنەوایان و لە ڕێزی ینی چین و توێژەکانی کۆمەلگاین و ئێمە باشتر دەرکی دەردەکانی ئەوان و گرفتاریەکانی ئەوان و ناخۆشیەکانی ئەوانەکەین. کارمەندەکانی ئێمە پەیامنێرەکانی ئێمە باشتر تێگەن کە ئێش و ئازاری کارمەندێک یا کەسێک کە دەرامەتی کەم بێ و کەسێک کە کرێکی بێ و سەری مانگ چاوەڕێ بێ کە موچەیەک وەربگرێ یا دەستکەوتێکی کەمی دارایی هەبێ، چۆن ینی کرێکەی دەفع بکە. یعنی ئەمە بۆ ئێمە بە جارێکی تر دەستکەوتێکە لەوە کە ئێمە لە ڕیزی هەژارانی میلەتەکەی خۆمانین و باشتر دەردەکانی ئەوان دەرکەکەین و ئێمە لەوانە نین کە سامانی گشتی بەکار بهێنین و تیم و نووسینگەمان هەبێ لە باشووری خۆرهەڵاتی ئاسیا و لە ئەمریکای لاتین و لە شوێنەکانی تر، بەڵام ئێمە سەربەرزانەیانی توانیومانە سەرڕای نەبوونیەکان سەرڕای کەم و کورتیەکان درێژە بەکاری خۆمان بدەین و بە هەوڵ و هیممەتی خێرخوازان و ئەو چین و توێژە بێنەوایانە کە ینی بەڕاستی زۆر جار لە قوتی خۆیان گرتووەتەوە هێناویانە پێشکەشی کەناڵی ئاسمانی پەیامیان کردووترێت بەم شێوازە نەبوونی و نەداریە ڕەنگە پەیامەکەدان یا مەسجەکەتان کاریگەری نەبێت. ئایا بەڕاستی پەیام کاریگەری هەیە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بە تایبەتی؟ بێگومان کاریگەری پەیام ینی ئەوەیە کە بەڕاستی یەکێکە لە پڕبینەرترین کەناڵەکانی کوردستان. هۆکارەکەش چی؟ ئێمە خۆ بەرنامەی عەرەبیمان نییە، ئێمە بەرنامەی ئینگلیزیمان نییە، ئێمە بەرنامەی زمانەکانی ترمان نییە. ئەم کەناڵە بۆ دانراوە کە
پەیامێک بێ ئاراستەی کۆمەڵگەی کوردەواری بکرێ لەبەرەوە ئێمە یعنی وەکەڵێ بەرنامەکانمان ئینگلیزی نییە ینی تا پەخشەکەمانە ڕوبەڕووی وڵاتانی غەربی بێتەوە بەڵام لە ناو کۆمەڵگەی کوردەواریە ئێمە ئەلحەمدولله ینی بینەری تایبەتی خۆمانمان هەیە و توانیویشمانە سەرکەوتوو بین لەمە سەرا ڕای نەبوونیەکان ڕاستە نەبوونیەکان کۆنی ئامێرەکانمان یا ئەو گرفتانەی دێنە ڕێمان لەو ڕوەوە ئەمانە کێشە بۆ ئێمە دروستەکەن بەڵام ئێمە ئەلحەمدولله توانیومانە کەناڵێک بین کە جێگەی متمانەی ئەوان بین راپۆرتەکانمان هەواڵەکانمان و ئەوەی کە پێشکەشیەکەین چونکە بە ڕاستگۆیی پێشکەشیەکەین و ڕێگە نادەین چاواشەکاری بکرێ ئەمە جێگەی متمانەی دروست کردووە لە ناو بینەرانە مامۆستا شوان سەرەتا ماشت بۆ کرد کە کەناڵی پەیام بۆتە مینبەری دۆست و دژمن واتە کۆمەڵی ئیسلامی تەنها مەیدان و مینبەرێک یان بەونە کەناڵەکەی نەکردە مەیدان و مینبەرێک تەنها بۆ دۆست و پیا هەڵگی خوێنانی خۆی لە مەسەلەی معارەزە و حکومەتدارەتیشدا هەستەکەین گوتاری پەیام یا بنەمای کارکردنی پەیام هەمیشە بنەمایەکی هاوسەنگ بووە واتە کۆمەڵی ئیسلامی ئەگەر لە حکومەتدا بوو بێ پەیام هەمیشە ڕەخنەگەرێکی دڵسۆز ئامۆژگاریکارێکی دڵسۆز پەنجەی خستۆتە سەر برینەکان سەر کێشەکان واگەر کۆمەڵی ئیسلامیش ئۆپۆزیسیۆن بۆ بێ هاوشێوەی هەندێک کەناڵی دیکە وەکۆڵێک تەڕ وشکی پێکەوە نەسووتاندووە واتە جوانیەکانیشی بینیوە و دەستیشی خستۆتە سەر برین و زامەکان ئەم بنەمای کارکردن و گوتاری کارکردنە لە پەیامە لە چیەوە سەرچاوێکی تۆکە کەناڵی ئاسمانی پەیام نەیویستووە بە دوای تەواو ڕێڕەوە سیاسیەکە بڕوە و تەنها لە دیدی کۆمەڵی ئیسلامی و ڕوانگەی کۆمەڵی ئیسلامی سێ ڕووداوەکان بکە لە ئەستەرەتای دەست بەکاربوونی پەیامەوە دروشمێکی بەرز کردوێتەوە ڕاستی وێنە وشە بەڕاستی هەمیشە کەناڵی پەیام ویستوێتی ڕاستی وێنە وشە ینی بخاتە پێشاوی بینەران چاواشەکاری نەکردووە ئەوەی کە واقع بووە ڕاستی بووە ئەوەی خستووەتە بەرچاوی بینەران لەبەر ئەوە متمانەی دروست کردووە لەگەڵ ئەوەشە وەکو حیزبیش کۆمەڵی ئیسلامی ئەم دروشمەی بەرز کردوێتەوە لە کاتی ئەو پەڕی ئۆپۆزیسیۆن بوون و معارەزە بوونە کۆمەڵی ئیسلامی ئەو دروشمەی بەرز کردوێتەوە کە بە ڕاست بڵێ ڕاست و بە هەڵە بڵێ هەڵە یعنی ئەگەر کەسێ خزمەتێکی کردبێ باوەکو نەیاریش بوو بێ لە حیزبێکی نەیاریش بوو بێ بەڵام کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لێ کردووە و چاوپۆشیشی لەوە نەکردووە ئەگەر ئەندامێکی خۆی یا کەسێک هاوپەیمانی خۆی بوو بێ هەڵی کردبێ بە هەڵەکەی وتووە هەڵە و ئەمە بەردەوامە لەسەری لەسەر ئەمەش یعنی باجی زۆری داوە چونکە لە وڵاتی ئێمەوە باو نییە کە بە هەڵە بڵێ هەڵە لە کاتێکە کە ئەوەی کە هەڵەکەکە هاوپەیمانت بێ یا ئەوەی کە هەڵەکەکە ینی وەکەڵێ لە حیزبێکی دەسەڵاتدار بێ یا کەسێک بێ خەوەنی پلە و مەقامێکی بەرز بێ لەبەرەوە ینی لە وڵاتی ئێمە زۆر جار کارە جوانەکان شێوێنراون لەبەرەوەی کە ئەو کارە جوانانە لەلایەن دەسەڵاتەوە نەکراون حیزبێک کردوێتی بۆ نمونە ئۆپۆزیسیۆن بوو بێ یعنی لەلایەن دەسەڵاتەوە ناشرین کراوە مەسەلەن بۆ نمونە ئێمە کەناڵی ئاسمانی پەیام هەر لە سەرەتایەوە ینی بەرنامەی بەخشینی هێنا بەرنامەی بەخشینی بڵێن وەکو ئەزمونێک پێشکەش کرد یعنی ئێستا بەرنامەی بەخشین بۆ خۆی بووەتە دامەزراوەیەکی گەورە و لە شار و شارە گەورەکانی کوردستانەوە لە هەندێک شاری کوردستانە نەخۆشخانەی کردوێتەوە و ئەگەر نەفەسی حیزبی نەبووایە ئێستا لە گشت شار و شارۆچکەکان لەوانە بوو بڵێن نەخۆشخانەی هەبێ و نووسینگەی خزمەتگوزاری طبعاً بۆتە منافسێک بۆ بازار و بۆ کەرتی تایبەتی تەندروستی کە هەموو نرخی هەندێک شتیان هەرزان کردووە لەبەرەوەی کە بەخشین ئەو منافەسەی دروست کردووە لە بازارەکەدا بێگومان یعنی تۆ ئێستا گەر سەیرەکەی جاران لە بازارڕە منافەسەی ئەوە بوو کێ دەرمان گران بکە یعنی لەوە دەرمانەکان هەمیشە ینی لە ڕووی هێڵی بەیانیەوە ینی هەمیشە گرانترە بوون بەڵام ئێستا ئەو منافەسەیە دروست بووە کە دەرمانەکان دابەزێنرێن و کۆمەلگەی پزیشکی تر ئەکرێتەوە کە
کە بە نرخەکان دابەزێن ئەمەش کاریگەریەکی زۆر گەورەی دروست کردووە کە ئەگەر بەهات باو یعنی وەکەڵێ ڕێگە ئاوەڵا باە بۆ پرۆژەی وەک بەخشین پێم وایە خزمەتێکی گەورە بە کۆمەڵگەی کوردیە کراوە ئێستا لەم شوێرەوەریان نەبووین کە تێکەوتوین. زۆر باشە کاتێکە پەیام کرایەوە ئەو کاتە هەندێک لە میدیا کە ئێستا هەن بۆ کوالیتیەوە نەبوون بوونیان نەبوو بەڵام من بیرمە مانگی 11 2011 ڕۆژێکی باراناوی بوو کە ئەو کاتە جەنابەت بەرپرسی ژووری هەواڵی پەیام بووی تەلەفۆنێکت بۆ من کرد کە بێمە سلێمانی بۆ پەیامێری کە ئەو کاتە لە هەڵەبجە بوو مەبەستمەوەیە کە لە دەمێکە جەناب تێیتی لەناو پەیامە تا چەندە پەیام بووەتە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی کادری عەلامی بۆ خەڵکێک یا ڕۆژنامەنووسێکی باش و بوێر کە ئێستا زۆرینەیان لەناو میدیاکانی تردا خزمەت دەکەن. بەڕاستی ئەوەی کە جەنابەت نیوەی پرسیارەکەت وەڵامدایەوە یەکێک لەو ڕووەگەشانەی کە لە کەناڵی ئاسمانی پەیامات یعنی دەرکەوتونەوە تا ئێستا بەردەوان یەکێک لەوانە جەنابتی و توانیوتە سوودێکی زۆر وەربگری و ئەزمونێکی زۆر کۆبکەیتەوە و زۆرێکیش لەو ڕۆژنامەنووسە ئازیزانەی کە لەگەڵ ئێمە کاریان کردووە ڕۆژگارێک زەحمەتیان کێشاوە دەستخۆشیان لێ ئەەکەم ئێستاش ئەگەر لەگەڵ ئێمەنین ینی هەمیشە دڵمان لەگەڵ یانایە دڵیان لەگەڵمانایە و لەوانەیە هۆکارێکی ینی دوور ینی بەدەر لە توانای خۆیان وای کردبێ کە لەگەڵ ئێمە کار نەکەن نەتوانن کار بکەن بەڵام بەڕاستی پەیام ینی قوتابخانەیەک بووە بۆ پێگەیاندنی کادیری سەرکەوتووی ڕاگەیاندن بۆ ڕۆژنامەنووسی بەتوانە پەیاملێری بەتوانە کە ئێستا ینی ئەوانەی کە ڕۆژگارێک لە لای ئێمە پەیامنێر بوون ئێستا لە کەناڵە ینی ناودارەکانی کوردستانە پەیامنێرن و زۆر سەرکەوتون لە کارەکانی خۆیانە و لە ناو کەناڵەکانیشە ینی وەکەڵێ لە پلەیەکەمەکانن نەک ئەوەی کە بڵێ پەیامنێرێکی سادە بێ بەڵکو لە پلەیەکەمەکانی کەناڵەکەی خۆیانن ئەوەش نیشانەی چیە نیشانەی سەرکەوتووی کەناڵی ئاسمانی پەیامە ئێمە تا ئەوەندەی کە ئێمە ئیشمان کردووە هەوڵمان داوە لەگەڵ نەبوونیە لەگەڵ کەم و کورتیە لەگەڵ هەموو ئەو گرفتانەی کە دێنە ڕێگەمان بە تایبەتی لەگەڵ پێنەدانی زانیاریە ئێمە هەوڵمان داوە زۆر پرۆفشناڵانە کار بکەین و زۆر عیلمیانە کار بکەین بۆ نمونە لە ئەو ماوەی کە من لە ژووری هەواڵ بووم ینی ئەو پەڕی هەوڵی خۆم خستە گەڕ کە راپۆرتەکانی ئێمە بەپێی ستانداردی نێودەوڵەتی بێ مەسەلەن لە 3 دقیقە تێنەپەڕێ و لە راپۆرتەکانمانە هەمیشە هاوسەنگیمان ڕەچاو کردووە مەسەلەن ئەگەر بابەتێکمان هێنابێ کەسێک قسەی کردبێ لەسەر بابەتەکە بۆ نمونە راپۆرتێک لەبارەی حکوومەتەوە ڕای هاوڵاتیمان هێناوە ڕای حکوومەتیشمان هێناوە و ڕای کەسێکی پسپۆڕیشمان هێناوە لەگەڵ دەقەکەی خۆمانە هەر هەموو ئەمانە لە 3 دقیقا پێشکەش کراوە ئاخر ئەمە پێشتر ینی لە ڕاگەیاندنی کوردیا تۆزە قورس بوو بەڵام ئێمە ئەلحەمدوللا توانیمان ینی وەکەڵێ ئەمە بیگونجێنین و پێشی بخەین و ئێستا بووە شتێکی زۆر سادە لە کەناڵی ئاسمانی پەیامە و ژووری هەواڵمان ئەتوانێ هەموو ئەو کارانە لە کەمتر لە 3 دقیقەیە پێشکەش بکە. زۆر باشە سبەینە پێدەنینە نێو 12مین ساڵیادی کەناڵەکەەوە هەر لە کارمەندانەوە تا ستافی کەناڵەکە تا بەڕێوەبەری کەناڵ تا کاربەدەستانی حیزبی ئێمەکە ئێمە کەناڵی پەیام سەر بە کۆمەڵی ئیسلامیە چی بکرێ و چی بکەین بۆ ئەوەی گوتاری پەیام زیاتر بەهێز بێ و پەیام زیاتر لە ئامانجی خۆی نزیک بێتەوە بەرەو لووتکە هەنگاو بهاوێ. ئەوەی کە لەبارەی حیزبەوەیە من ئەتوانمە شاهیدیە بدەم لە 11 ساڵی ڕابردووە دەستوەردانی ئەوەیان نەکردووە کە ئایا کەناڵی ئاسمانی پەیام چۆن ڕاوڕای جیاواز لە کەناڵەکە ینی پەرە پێ بدە یعنی دژایەتی ئەوەیان نەکردووە بەڵکو پێچەوانەوە هەمیشە داوای ئەویان کردووە کە کەناڵی ئاسمانی پەیام مادەم بۆ هەموو خەڵکی کوردستان بەرنامە پەخشەکە
خۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە یا 6 ئەندام یا 7 ئەندامی بووە لە پەرلەمانی کوردستانە. ئەگەر تۆ بێ ئەم ڕێژەیە حسابکە ینی ئێمە جەماوەرە ئەگەر بەرنامەمان بۆ جەماوەرەکەی خۆمان پەخشکردایە ئەبوو بۆ جەماوەرەی پەخشکەین کە دەنگی بە ئێمە داوە. نەخێر ئێمە هاتوین کەناڵی ئاسمانی پەیام بەرنامە بۆ تێکڕای خەڵکی کوردستان پەخشەکات، بۆ دۆست و بۆ نەیار، بۆ هەموو ئەوانەی کە لە کوردستانە ینی متابعی میدیایی بینراوەکەن. لەبەرەوە ئێمە هەمیشە بەشی هەموو چین و توێژەکان لە پەیامە هەبووە. بەرنامە کە پەخش کراوە وەکو بە ئاماژەم پێدا وەک چۆن ڕای بڵین دۆستانی کۆمەڵی ئیسلامی و ڕای ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی پێشکەشی کردووە بڵین لە بەرنامەکانە هەبووە، ڕای بەرانبەریش هەبووە کە دش بووە بەو ڕایە. گرنگەوە بووە ئێمە ڕای دۆست و نەیار بخەینە پێشچاوی خەڵکی کوردستان و ئەوان بۆ خۆیان بڕیار بدەن ئەم دوو بۆچوونە کامیان دروستە و کامیان بە کەڵکی کۆمەڵگەی کوردەواری دێەوە کامیان تینوێتی ئەوانەشکێنێ کە تینوێتی بیستنی و بینینی ئەوانەشکێنێ. زۆر باشە مامۆستا، زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئایا ئەو ڕایی پەیامی ئەو سیاسەتی پەیام تا چەندە باش یاخود خراپ بووە کە چۆن جیاوازی نەکردووە لە دەربڕینی ڕاکان لەسەر شاشەکەی لە هەمان کاتیشدا کەسێکی کە بە کارمەند وەرگرتووە لێرە کە ئێستا دەیانبینی زۆرینیان لە کەناڵەکانی ترن گرنگ نەبوو باگراوندی سیاسیان چی بوو، بەڵکو تەنها هێناوێتی توانەکانی خستونەتە گەڕ سوود لە توانەکانی وەرگرتووە بەڵکو پەرشی بە توانەکانی کارمەندەکان داوە. ئەوە ینی ئەوەش ئیمتیازێکە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە وەکو قوتابخانەیەک چۆن قوتابخانەیەک جیاوازی نەکا لە نێوان بیر و بۆچوونی ئەو قوتابیانەی وەریانەگرێ، کەناڵی ئاسمانی پەیامیش بە هەمان شێوە دەیان کارمەند هاتوون لێرە وەکو بژێوی هاتوون لێرە ینی دامەزراون و لێرە ئەزمونیان وەرگرتووە و لێرە توانیویانە دەوام بکەن. هەر کاتێکیش ویستی بێتیان کەناڵی ئاسمانی پەیامیان بەجێهێشتووە و هیچ پرۆتۆکۆلی ڕێگەی لەوە نەگرتووە کە ینی کە ئەوان نەچنە دەرەوە یا لە کات وەکو چۆن بۆ وەرگرتنیان هیچ مەرجێک نەسەپێنراوە بەسەریانە بۆ چوونە دەرەوەش هیچ مەرجێ نەسەپێنراوە بەسەریانە. و من ینی نامەوێ زۆر کاتتان بگرم، من دووبارە سوپاسی ینی هەموو کارمەندانەکەم و بە هەموو خۆشەویستانەکەم کە لە کەناڵی ئاسمانی پەیام کاریان کردووە و زۆر جاریش ینی خەڵک وا بە هەڵەت تێگەیشتووە لە کارمەندەکانی ئێمە بەهۆی ڕێکپۆشیانەوە نازانن ڕێکپۆشی ئەوە سروشتی کاری میدیاییە کە ئەو کەسێک کە دەرەکەوێ پێشکەشکارە بێژەرە ئەبێ بە شێوەیەکی جوان دەرکەوێ وا تەسەووریان کردووە کە ئەم شەخسە کە ئاوا ڕێکپۆشە دەوڵەمەندیشە. بۆ نمونە چووە ینی خانوویەک بگرێ مثلەن لەم گەڕەکە کە گەڕێکێکی تا ڕادەیەک ڕاقی و ئەوەیە مثلەن هیوا هەبووە وتوێتی ئەوی بۆ ناڕۆی لە گوندی گۆیژە مەسەن خانوویەک بگری خۆ ینی هەم خزمەتە خەدەماتی زیاترە و خەدەماتی فولە و ئەوانە لەبەرچی لەبەرەوەی وای بینیوە کە ئەمە بەو شێوەیە دەرکەوتووە دەوڵەمەندیشە. ئەوە ینی تەنانەت دووتویانە ئێوە بەرنامەی بەخشینتان هەیە چۆن ینی کارمەندەکانتان بەو شێوەیەن ینی وا تەسەووری کردووە کە ئەوەی بەرنامی بەخشینی هەبێ ئەو ئیمکاناتی لە بەخشینە هەیە سوء ئیستیفادەی لێکەوە بەکاری هێنێ. نازانێ ئەوانە کە هەمووی وەقفن و ئەو دینار بە دیناری ئەبێ ینی وەکەڵێ بە وردبینیە ئەڕوە و سەرفەکرێ بۆ ئەوانەی کە بۆیان تەرخان کراوە و دینارێکی بە هەدەر ناڕوە سەرف ناکرێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام. ئەوە بەرنامەیەکی بەخشینە خزمەتگوزاریە نەک ئەوەی کە بەکار بهێنرێ بۆ سوئی ئیستیفادەی میدیایی لێ بکرێ. جا من دەستخۆشی لە هەموو کارمەندانەکەم کە بە نەبوونیەکانیان و بە
بێ دەرامەتیەکانیان و بە دواکەوتنی موچەکانیان هەمیشە یعنی بەردەوام بوون و بە بەردەوامی خۆیان ژیانیان بە پەیام بەخشیوە و ژیانیان بە میدیایەکی ئامانجدار بەخشیوە کە ئاوات و هیوا و ئاواتی خزمەتکردنی هەموو چین و توێژەکانی کوردەواریە. سپاس بۆ بەڕێز مامۆستا شوان هەورامی ڕۆژنامەنووس، سپاس بۆ ئامادەبوون دووبارە هیوای سەرکەوتن بۆ بەڕێز دەخوازی. بەڵێ خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و پاشتر دێنەوە لاتان. بڕگەی لە فەیسبووکەوە هەفتەی ڕابردوو بەهۆی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە قەزای شارە زوور توندوتیژیەک یا بە جۆرە لە جۆرەکان ئاڵۆزیەک دەکەوێتە نێو قوتابخانەیەکەوە کاتێک چەند سەرپەرشتیارێکی پەروەردەیی یام چەند نوێنەری ڕێکخراوێک دەچنە نێو هۆڵێکی خوێندنگەوە کۆمەڵێ بنەمای ناتەندروست یا دیاریکردنی کۆمەڵێ ڕەوشی توندوتیژی دژ بە ژنان باز دەکەن کە گوایە ئاین و لە نێویشدا ئاینی پیرۆزی ئیسلام هۆکاری سەرەکی توندوتیژی دژی ژنانە و پێویستە هیچ پێگەوڕۆڵێ بۆ باوک و برادانرێ و بە ئافرەت یا کچ لە کۆمەڵگەی ئێمەدا چی ویست و چی خواست ئەوە ئەنجام بدات بۆ ئەوەی دوور بێ لە توندوتیژی. مامۆستایەکی بەڕێز کاتێک دەچێتە سیمینارەکەەوە تێدەگا کەوا ئەمانە بەڕاستی نەهاتوون تا کێشە و توندوتیژی ژن حەل بکەن یان بۆونە ڕێگە چارەیەکی دروستی بۆ بدۆزنەوە بەڵکو بە پێچوانەوە هاتوون زیاتر ئافرەت بەرەو ئەو کەندەڵان ڕاکێش بکەن کە توندوتیژیەکی زۆری لێت دەکەوێتەوە کە ڕوونکردنەوەیەک لە مامۆستانووری کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ئەکاونتی خۆی لەبارەی ئەو ڕووداوی ڕابردووەوە بڵاوی کردوتەوە. من بۆ ئەوەی دەخوێنمەوە تا بزانن ڕووداوەکە چۆنی بۆ وە ڕوونکردنەوەی مامۆستانووریش چیە. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان وەک ئاگادارن لە ڕووداوەکەی چوارشەممە بەرواری 27 یانزەی 2019 لە خوێندنگەی ئامادەیی نیشتیمانی کچان ڕوویدا بەرنامە بۆ داڕێژراو نەبوو لەلایەن بەندەوە بەڵکو دەرەنجامی بێسەروبەری و حساب بۆ نەکردن بوو بۆ موسڵمانان و مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست کە چالاکوانێک بانگێشت بکرێت بۆ تیشک خستنە سەر بابەتێکی هەستیار لە ناو ناوەندێکی خوێندنی کچان بە ناونیشانی توندوتیژی دژی ژنان لەلایەن کەسێکی کەم زانیاری و کەم حکمت بەبێ ئەوەی حساب بکات بۆ پێگە و شوێنەکە و ئامادەبووان کە توێژێکی خوێنگەرم و خاوەن بیر و باوەڕێکی ئیسلامیە و ئاگادارە لە بنەماکانی ئاین کە چالاکوانەکە پێی وابوو مردوویەک تەڵقی نەکات و نابێ وەڵامیشی بدرێتەوە. بۆ زیاتر بە چاوڕوونی هەمووان و ڕاستی و دروستی بابەتەکە تا کەس بە هەڵەدا نەبرێت و کەسیش هەڵە نەکا لە گێڕانەوەی بابەتەکە بەم شێوەیە بوو. بەندە وەگەر مامۆستایەکی تر و هەر خوێندکارێ لەو ڕێزەی تەرخان کرابوو بۆ مامۆستایان و میوانان دانیشتم بە هیوای سوود وەرگرتن لە سیمینارێکی سوود بەخش. هەر دەخولەکێک بوو کە ئامادەی سیمینارەکە بووم پێش من چیتر وتراوە نازانم بەڵام هەر ئەو چەند خولەکە بەس بوو بۆ ئەوەی ئەنجامی ئەو سیمینارە هەڵسەنگێنم ئەوەی من گوێم لێ بوو ئەم چەند بابەتە بوو. یەکەم ئاین تاوانباری یەکەمە لە توندوتیژی دژ بە ژنان و بێبەشکردنیان لە مافە سروشتیەکانیان. دووەم شەرمکردنی کچان لە باوک و براگەورەکانیان توندوتیژیە دژ بە ژنان. سێەم ڕێگەنەدانی کچان بۆ چوونە کافتریا و مانەوەیان تا درەنگانێکی شەو توندوتیژیە دژی ژنان. بەو پێیە دەخولەک لەسەرم بابەتانە گوێبیست بووم و شتی زۆریش وتراوە تا تەنها ئاماژەم داوە بە بابەتەکان و نەچوومەتە نێو وردەکاریەوە و زۆربەی خەڵکیش لە خوێندکاران گوێبیستی وردەکاری وتراوی نابەرپرسانەی ئەم بابەتانە بوون. ئەوەی ڕوویدا لێرەدا دەستی پێکرد. تەقەی کورسی هات و چەند خوێندکارێک کورسیەکانیان جێهێشت و چپەچپ دروست بوون. منیش تاسەی قسەکانی خانمی چالاکوانم کردبوو وتم ئەزانی بۆچی ئەو کچانە چنە دەرەوە؟ ئەوەی تۆ قسەی بەرامبەر دەکەیت ئەو کچە داپۆشرا و لە چک بەسەرانەیە کە موسڵمان و ئەوەی تۆ دەیڵێیت لە هێرشکردنە سەر ئاین و قورئان و کەلتوری کوردی پێیان قبوڵ ناکرێ و تۆ داوا لە کچانەکەی دوژمنایەتی خێزانەکانیان بکەن. هەستیان بریندار دەکەیت و لێرەدا ئەوەی باسی دەکەیت دوورە لە لۆگۆی وەزارەتی پەروەردە و فێرکردن.
باباسی زیانەکانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانت بکردایە کە چەندەها کچی بێتاوانی تووشی زیانی گیانی و نەفسی کردوتەوە. با پۆلیسە داگادار بکردایەتەوە پارێزگاری لە کچان بکەن کاتی هاتن و ڕۆیشتنیان لە قوتابخانە و لە ماڵەوە تووشی ڕێگری دەبن لەلایەن هەندێک سەیارە و ماتۆڕ بەدەستەوە. هێشتا قسەم مابوو کە خوێندکارە بوێرەکان هەمویان لە چەپڵەیاندا و منیش هۆڵەکەم بەجێهێشت و خوێندکارانیش هۆڵەکەیان بەجێهێشت و ئامادەی گوێگرتن نەبوون بۆ قسە بێواتا و سواوەکانیان. وا هەستم کرد لەوە خراپتری وتبوو بە خوێندکاران پێش هاتنی من بۆ هۆڵەکە، بۆیە ناخیان پڕ و پەنگی خواردبووەوە و بە چەپڵە پێشوازیان لە قسەکانم کرد. نەک وەک هەندێک هەڵوێست لاواز پێیان وابوو دەبوایە مۆڵەتم بدایە تا قسەکانی تەواو بکردایە، بەڵام کاتی خۆی بوو لەوە زیاتر ڕێگەی پێنەدرێ و پەشیمانیش نیم لەوەی کردومە بە هاوکاری خوێندکارانی خۆشەویست و بوێر و بە ئەمەک بۆ خێزانەکانیان و مامۆستاکانیان و خوێندنگاکەیان. بەندە زۆر سپاسی ئەو کەسولایەنانە دەکەم کە پشتگیرم بوون و پشتیوانیان بۆ دەربڕیوم. سپاسی خواکەم، سپاسی مامۆستایانی ئاینی و خوێندکارانی خۆشەویست و نووسینگەی وەزارەتی پەروەردە. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی سێیەمی بەرنامەکەمان کە کەی کۆنگرەی سندیکای پارێزەران دەبەسترێت کە بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز هێرۆ عەتار پارێزەرمان کردو. هێرۆخان بەخێر بێی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ توش. ئەگەر لێوە دەست پێ بکەین کەی کۆنگرەی سندیکای پارێزەران دەبەسترێت. سڵاو لە تۆ، سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێم. کۆنگرەی شەشەمی سندیکای پارێزەرانی کوردستان لە دوای ئەو هەموو دواخستنەی کە ئەنجومەنی سندیکای دوای خست بڕیاردرا کە 12/2019 دووەمین کۆنگرە بەسم کەڵم دووەمین کۆنگرە لە 30 بۆ 30/2019 کۆنگرێک ئەنجام درا، بەڵام دیار بوو ئەو کۆنگرە تەنها شانۆگەرێکی سیاسی بوو، هیچی تر نەبوو. ئێمە وەکو پارێزەرانی سلێمانی بایکۆتی کۆنگرەمان کرد نەچونە ناو کۆنگرەوە. دوایەوەی کە لە ناو کۆنگرە بڕیاردرا لەوەی کە لە 27/11 هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکای پارێزەران ئەنجام بدرێ، بەڵام دیارە خۆشیان نەیانتوانی ئەو بڕیارێک کە لە ناو کۆنگرەدرا جێبەجێ بکەن. ئێستا بۆچی کۆنگرەی پێشوو هەڵۆشاوەتەوە ئەوەی کە تۆ ناوێنی شانۆگەری؟ بەڵێ بەپێی یاساکە وایە کۆنگرە بڕیار ئەدا لە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکای پارێزەرانی کوردستان، لەبەرەوە ئەبێت کۆنگرە دووبارە بکرێتەوە. کاڵین کۆنگرە مەسمان هەڵبژاردن نیە، ئەندامانی کۆنگرەی 30 بۆ 30دا هەر ئەوان دووبارە کۆنگراکەنەوە، دووبارە لیژنەیەکی یاسایی دروست ئەەکەنەوە بۆ بۆ دیاریکردنی وادەیەکی تازە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکا. ئێستا هەڵبژاردنەکەی قەرارە بکرێت. هەڵبژاردنەکە تا ئێستا دیار نییە، بەڵام تەنها لە کۆبوونێکی نائاسایی کە ئەندامانی ئەنجومەنی پارێزەران ڕۆژی پێنجشەممە سازیان کرد، وادەی ئەنجامدانی کۆنگریان دیاری کرد کە 12/12 لە 12/12 لیژنێک پێگەهێنن بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکای پارێزەرانی کوردستان. زۆر باشە. زۆر جار حیزبەکان بایکۆتی کۆنگرەکانەکەن، هەندێک حیزبی لاوەکیمان هەندیا حیزبی بچووکەوە یەکێتی و پارتی لە کۆنگرەکانە بوونە هەیمەنەی خۆیان یا بوونە زۆرترین ڕێژەی خۆیان بەشداری پێکەن، بەڵام بۆچی لە کۆنگرەی 30 دەیە تەنها سلێمانی پارێزەرانی سلێمانی بایکۆتیان کردن؟ بەسمەوەی بۆچی ئەم جیاوازیە لە نێوان هەولێر و سلێمانی دروست بوو؟ کاک ڕیاز، ئەبیایە هەڵبژاردننی ناردنی نێردەکان بۆ کۆنگرە ساڵی پار ئەنجام بدرایە، بەڵام بەهۆی دەستێوەردانی حیزبی باڵادەست لە هەولێر بە تایبەتی هەر وادەکان دیاری ئەکرا و دووبارە ئاخرایەوە هەتا وەکو 30 مانگ، بەڵام پێش ئەو وادەیە لە 3/11 لە 3 کۆبوونەوەیەکی ئەنجومەنی سندیکا ساز کرا کە لەو کۆبوونەدا بڕیاردرا کە بەوەی هەڵبژاردن بە لیستی داخراو بێت. ئەمەش بەخۆی پرسیارە لە ناو سندیکایەکی پارێزانە کە مافی خەڵک ئەپارێزرێ، پارێزەر نەتوانێت ڕێی خۆی بە ئازادانە دەربڕێ، پارێزەر نەتوانێت ئازاد بێ لە ناردنی نێردەکانی بۆ ناو کۆنگرە و دیفاعی لێ بکە، من چۆن ئەتوانم پارێزەر بنێرم بە لیستێکی داخراو بۆ ناو کۆنگرە؟ ئێمە وەکو سلێمانی دژی ئەو بڕیارە بووین، لەبەرەوەی هەتاوەکو 3دا لیستی کراوە بوو، پارێزەر ئازاد بوو لەوەی کە خۆی بڕیار بەدا لەوەی نێرێتە نێردەکان لەگەلەوەی حیزب دانیشێ بە کۆبوونەوەیەکی مەکتەب سیاسی یاخود ئەندامێکی مەکتەب سیاسی بڕاتە ناو سندیکاوە بڕیار بەدا لەوەی کە ئایا هەڵبژاردن
بە لیستی کراوە بکرێ یاخودنا ئەمە کراوە ئەم ڕۆشتنە باڵێ باڵێ زۆر باشە مەرج ژمارەی ئەندامانی کۆنگرە بێت چەند بێ مەرج و پێوەری ئەندام کۆنگرە و پاشتریش ئەنجومەنی سندیکا کە هەڵەبژێرێت چۆن چۆنیە مەبەسمی لە کۆنگرە هەڵەبژێرێت چەند ئەندامی هەیە بۆ ئەنجومەن و کۆنگرە خۆی چەند ئەندامی هەیە کۆنگرە 120 ئەندامە ئەوانەی کە لە کۆنگرەی ئەم ساڵا بەشدار بوون هەمویان حیزبووی بوون حیزبی دیاریکردن نەک ئەوەی کە پارێزە بیانێرە بۆ ناو کۆنگرە ئەم ساڵ شانۆگەریە بوو خۆشیان لە ئەنجامەکەی دیارە ئێستا ئەیبینن کە کۆنگرەکان سەرکەوتوو نەبوو چکە نەیانتوانی لە دموکراسەتی پارێزەر بن 120 ئەندامە و بە ئەندامانی ئەنجامانی ئەنجومەن 120ن هیچ پێوەرەکانی بۆ بوون بە ئەندامی کۆنگرە پارێزەر بوونە ئیتر ڕاهێندا و بێدیا خۆڕاوێشکار بیت ئەوە یان خۆت کارابی ئەمایان کێشە دروست ناکات مەتاڵ بژاردن پێشوەختە نییە لەوەی کە چەند کەس دەبن ئەندامی کۆنگرە چکۆگە قەرار بێ پارێزەر بێ ئێستا ڕەنگە هەزاران پارێزەرمان هەبێ ئەوە بژاردنانە چۆن لەوەتێکە دەچنە ناو کۆنگرەوە هەر پارێزەرێک پێش هەڵبژاردن ئەتوانێت خۆی لیستێک تەقدیمی سندیکای پارێزانی کوردستان بکات لە کاتی وادی دیاری کراوە و خۆی لیستێک تەقدیم کات و ببێتە لیستێک بڕاتە ناو کۆنگرە ئەگەتوانی ساڵ بەس بۆچی ئەم ڕێژە کەمە 120 کەس لە کاتێکاکو جەلال ئاماژە بۆ کالەوە چ لە هەر سێ پارێزگای هەر 4-5 پارێزگای کوردستانە 2000 پارێزەریشمان بەڵێ ئەمە خۆی لێرا کێشەکە دروستەکات ئەم یاسا ڕێکی خستووە یاساکەشی ساڵی 1992 کە دانراوە ئەوان بیرانەوە نەکردەوە کە خەریجی کۆلێژی یاساوە بەرەو زیادبوون ئەڕوات هۆکاری زیادبوونی خەریجی کۆلێژی یاساش هیچ پێوەرە نییە بۆ زانکۆکان کە کاتێکا تۆ بەشێکی کۆلێژی یاسا ئەکەیتەوە بە پێوەرەکە بێت بۆ وەرگرتنی خوێندکار لەو بەشەدا هیچ پێوەرێک نییە ئەو فەوزا قانونی کە ئێستا لە کوردستانە ڕوویاوە ئەو هەموو خەریجەی کە لە ناو سلێمانی و هەرێمی کوردستانە هەیە نەبوونی پێوەرێکە کە ئایا خوێندنی باڵا بە پرسیارە لەمە یاخود ئەندامانی ئەنجومەنی سندیکا کە ئەبیا پێشتر بی لەمەکەنەوە ئەم ئەو هەموو پارێزەرەمان هەیە 120 پارێزەر ئەتوانێت بێت ئەندامی کۆنگرە زۆر باشە کاتێککە وەکاگراز ئاماژەی پێکرد لە هەندێک لە هەڵبژاردنەکانە ڕکابەری لە دوو لایەنە دەسەڵاتەکە لەگەڵ لایەنەکانی ترا هەیە بەڵام ئێستا ئەوەی دەبینرێت کە سلێمانی بایکۆتی کردووە هەولێر بۆ خۆی کۆنگرەی ساز کردووە ڕکابەرایەتی لە نێوان دوو دەسەڵاتەکە یاخود دوو دەسەڵاتەکە لەگەڵ لیستەکانی ترواتە ڕکابەری کام لیست لەگەڵ کام لیستا زیاتر هەیە کاک جەلال کۆنگرە پێش و لەگەڵ هەڵبژاردنەکانی پێش و ئەوان سەلمان کە لایەنی دەست بێ لایەنی کە حزبی دەسەڵاتدار نییە سەرکەوتوتنە لە سەڵاتدارەکان سەرکەوتوترە بەڵێ ئەم جارە دووبارە لە دووبارەبوونەی ئەو مێژووە ترسان لەبەرەوە ئێمە وەکو سلێمانی کە بایکۆتمان کرد بە کورتەکەی مە دەستەکەمان کەشف نەبوو باشە بایکۆتکردنی سلێمانی بە پارێزەرەکانی یەکێتی لیستەکە یەکێتیشەوە بوو نەخێت پارێزانی یەکێتی و پارتی کە 24 کاندید بوون لەبەر ئەوەی لیستی پیشەیبوونی پارێزەران لە سلێمانی بایکۆتی کرد هیچ لیستێکی ترمان نەبوو هەر 24 کاندیدەکەی حزبی دەسەڵاتدار بە هەردووکانەوە چوونە ناو کۆنگرەوە پیشەیبوون چەند کاندیدی هەیە پیشەیبوونیش 24 کاندیدی هەبوو کە ئێمە دڵنیا بووین لە سەرکەوتنی خۆمان بەڵام ئێمە ئەومان پێ قبوڵ نەکرا کە پارێزەر نەتوانێت ڕێی ئازادی خۆی دەربڕێ بۆ نادنی نێردەکانی بۆ ناو کۆنگرە زۆر باشە هەڵسەنگانی لیستی پیشەیبوون چۆنە کە ئێستا بۆ شێوازە دەسەڵات لێی دەترسێت کە دیارە دواخستنی کۆنگرەکان وەرقە لە دروستکردن بۆ شێوازی بەستنی کۆنگرەش هۆکارەکەی ڕەنگە هەر تەنها ترس بێت هەڵسەنگاندنەکە ئەوەیە ئەمە دوو ئەندامان هەیە ناو ئەنجومەنی سندیکای پارێزەراندا کە کارەکانیان دیارە لە ناو ئەنجومەنی سندیکایە و ترسیان هەیە لەوەی دووبارە ئەم دوو ئەندامە ژمارەیان زیاد بکات ئەنجومەن دەبێت چەند کەس بێت ئەنجومەن ئەبێت 10 کەس بێت بە نەقیب بۆ بە 11 کەس لەو 10 کەسە ئەمە دوو ئەندامی ئێمە هەیە لە ناو سندیکای پارێزەرانی کوردستانە کە ئەمەش بۆ خۆیان جێدەستێکی زۆر باشیان دیارە و هەتا ئێساش نانتوانیوە ینی بیان خەنەجێ ڕێکێفی خۆیانەوە و نەقیبیشمان هەیە ئەوە نەقیب بەداخەوە لای ئێمە پارت هەڵی ئەبژێرەوە تا حیزبێکی لەو یانزە کەسە حیزبەکانی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی چەند ئەندامتان هەیە بەڵێ ئێمە ئەمانەوێت حیزب دوورکەوێتەوە لە ناو سندیکایە نامانەوێت ڕۆڵ و ئەجەندایەکی دیاریکراوی هەبێ ناو سندیکایە و ئەو کاندیدانێکی ئێمەش هەمان بوو بەڕاستی هیچیان پلەیەکی سیاسیان نییە هیچیانە ناو هیچ ئۆرگانێکی حیزبیا کار ناکەن ڕاستە ئێمە لیستی پیشەیبوونی پارێزەرانمان هەیە لە هەرێمی کوردستان کە گۆڕان و کۆمەڵ و بێلایەنەکانن بەڵام هیچ یەکێ لە کاندیدەکانی کە ئێمە هەمانە بۆ ناو ئەنجومەنی سندیکا هیچیان پێوەرێکی یان پلەیەکی حیزبیان نییە بگرە تەنها پارێزەرێکی
باشە و ئەتوانێت کارەکەی خۆی جێبەجێ بکات. جەناب تولەوەچێ خەڵکێکی زۆر بە گەشتبینی و ئومێدەوە سەری کۆنگرەکە ینی چاوەڕێی کۆنگرەکە کۆنگرە چی ئەگۆڕ یا بۆ نەگۆڕ کۆنگرە چی بۆ منێکی هاوڵاتی بۆ تۆیەکی پارێزەر یا بۆ ڕەوشی دادگاکانی ئێمە ئەتوانێ بکە. کاگریاس کۆنگری ئەم جارە هیچی نەکرد. کۆنگری ڕابردوو بەڵێ ئەوەی لە سی دەیە بەسراکەن بڵێ خۆی کاری کۆنگرە چییە؟ کاری کۆنگرە لێپرسینەوەیە لە کاری ئەو 3 ساڵی ئەنجومەنی سندیکا. بەڵام ئەم جارە وا نەبوو نە لێپرسینەوەیان کرد نە ڕاستپاردەیەکی وایان هەبوو کە پارێزە دڵی پێی خۆشکە. ڕاستپاردەکەی ئەوەیە کاڵێ من حەی زەواج زیاکات بۆ ملیێنێک یاخود ئەگەر کەسێکی پلەیەکت وەفاتی کرد پارەکەی زیاکات. ئەوە بۆ منی پارێزەر چییە؟ من ئەوم ئەوێت کەشکۆی من لە ناو دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە بگەڕێتەوە. من ئەمێ وەکو پارێزەرانی جاران کە ئەچوونە ناو دائیرەیەکە و یاخود ئەچوونە ناو سجنەوە زۆر کات ڕێزێکی تایبەتمان هەبوو. بەڵام ئێستا وەکو هەر کەسێکی تەبیعی وە کەسێکی ئاسایی پێمان ئەوتی بڕۆ لە سەریا بۆستە پێمان ئەوتری ئەو نەتان خەریج هەیە مەگە ڕۆژانە دانیشین بەس ئێوە ببینین. ئێمە پارێزەر ئەمانەوێت لە کۆنگرەیە بڕیاە دەرچێ ڕاستپاردەیە دەچێت بۆ گەڕانەوەی شکۆی پارێزە لە ناو هەرێمی کوردستانە. نەک ئەوەی دانیشن شانۆگەریەک بێت و بۆ خۆیان لیژنەیە دروستکەن هە لیژنەکە لە خۆیان بێت و خۆیان بڕیارەکان دەرکەن و بڕیارێکی هیچ نەبێت کە من ئیسفادەیەکی لێ نەکەم. ئەو کۆنگریکە لە مانگی ڕابردووترا بەستیان واتە دەسەڵات خۆی کۆنگرەکەی بەست لەسەر دەچێتە سەر ژمارەیە و کۆنگرانی کە لە ماوەی ڕابردوودا بەگشتی بەستراوە. نەخێر ئەو کۆنگرەی هەڵەوەشێنرێتەوە کۆنگرەی 12 ئەگەر دیسان و ئەمەش کێشەی بۆ دروست بۆ دەڵێن ئەگەر لەبەر ئەوەی کاکە جەلال بە تەواوەتی دەستی حیزب دیارە لە ناو سندیکایە ئەبێت ناو سندیکایەکی میهنیە کە سندیکایەکی پیشەیە مەکتەب سیاسی بڕواتە ناو شوێنەکە و ئەو بڕیار لەسەر ئەوە بات بڕواکەی هەتا ئێستا کە کاتێکە کاک بەختیار نەقیبی سندیکا ئێمە وەکو پارێزان هیچ گلەیەکمان لە کار و ئەجەندای ئەو پیاوانیان چکە هەر کاتێ ئێمە چوونێتە ناو سندیکا وەکو ڕۆڵەیەکی خۆی سەیری کردوین ئەوەنە بەڕێز بۆ لەگەڵمانەوە کارەکانیشی بەتاوەتی بۆ کردین بەڵام ئەوە تا حیزب بڕیار ئەدانەوەی کاک بەختیار ناچێت لەسەر پۆستەکە یاخود بمێنێتەوە ئیتر منێکی پارێزە چی دڵێکم بۆ سندیکایە خۆش بێت ئەندامان هەیە لە ناو سندیکای پارێزرانە لەبەر ئەوەی کە پلەیەکی حیزبی هەیە کە ئەبێت ئەندامێکی ئەنجومەنی ناو سندیکا دەوامێکی ڕسمی بکات لە سەعە 8:30 بۆ 2:30 بەڵام منێک کە پارێزانم ئیشێکم هەیە ئەچمە ناو سندیکاکەم و ئەندامەکە لەوێ نییە. بە درێژایی کاری پارێزاتم کە چوومەتە ناو سندیکاکەوە تەنها یەک ئەندامی ئەنجومەنم بینیوە کە بە تاواتی داوامی خۆی بکە ئەوەکانی تری ئیشی محامات ئەکان لەولاوە وەزائیدەن ئیشی ناو سندیکا و ئیشی ئێمەچە ناو سندیکا پەکێکەوێت. کاریگەریەکی لەسەر دەرچوانی بەشی یاسا هەیە کۆنگرە کۆنگرە ئەوەی کە ڕاستپاردەیەکان هەبوو کۆنگرە لەوەی کە کاتێکە هەر دەرچوویەکی ناو زانکۆکان ئەبێت دوای 5 ساڵ لە خوێندنیان دەورەیەکی 6 مانگیش ببینن پاشان ئیمتیحانێ بکەن لە 4 مادەی ئەساسی لە قانونە کە ئەمە بۆ خۆی بۆ دەرچووی کۆلێژی یاسا کە ئێستا چەند خوێندکارێک پەیوەندیان پێوەکردن من لەوەی کە ئایا ئێمە ئەکەین بە داوایە خۆتانێگە دەین ئەمە بۆ خۆیان بۆ ئەوە قورسە چونکە خوێندنیان بۆ درێژ کراوەوە بۆ 5 ساڵ لەگەڵ ئەوەشا 6 مانگ دەورەیەکی مەحەدێکی قەزای ببینن و ئیمتیحانێ بکەن ئەمە بۆ ئەوە قورسە تەنها ئەو کاریگەری هەبوو ئەگینا هیچ کاریگەری تری نەبوو چکە شانۆگەریەک بوو بۆ خۆیان تیان پەڕاند و ڕۆشت. ئەتانەوێت چۆن کاریگەری دروستکە وەکو لیستی پیشەیە بوون بێ یاخۆت ئەرک و ڕۆڵی جددی سندیکا بۆ دەرچوانی زانکۆ پێمە دەرچوانی یاسا لە زانکۆکاندا. بەڵێ ئەمانەیە بە هەموو شێوازە کار و ئەجەندای حیزبی دووکەوێتونە ناو سندیکاکەی ئێمەیە ئەشمانەوەی کار بۆ پارێزەر بڕەخسێنە ئێمە ناڵین یعنی بچۆ داوای باتێ و بڕوات کار ئەمە ئەمانەوەی یاسایەک دانێت بۆ ئەوەی پارێزەری ئێمە لەبەرەوەی دەرچوێکی زۆرمان هەیە زۆریشان لە ماڵەوە بێکارن بێ ئیشن بۆ لەبەر ئەوەی یاسایەک نییە دابنرە بۆی ئەم دەرچووە تۆ کارێکی بیتێ ئێمە لە ناو محکەمەی هەرێمی کوردستانە شێوازێک لە دادبینیمان هەیە کە پارێزەر کەسێک کە پارێزەری نییە توانی تۆ بچی لەوێ ئینتیدابی پێوترێت ئینتیدابەکە پارەی 2015 تا ئێستا سەرف نەکراوە
ئەم پارێزە چی دڵێکی خۆش بێ بەناو محکەمەکەی لە ناو سندیکاکەی هەتا سندیکا بێدەنگە لە وەرگرتنەوەی مافەکانی پارێزەران بە تاکیید سندیکا بێدەنگ و هەتا ئێستاش کارێکی جدی نەکردو بۆ گەڕانەوەی شوێی پارێزەر زۆر باشە کاتێ حیزب ڕۆڵی هەیە لە دیاریکردنی تەنانیا دامەزرانی مامۆسای لە گوندێکی دوورە دەستی ئەو هەورامان و پێنجێن و قەندیلە یان بۆونە ئەنی ئەو گوندێکی دوورە دەست پێت وایە ئەمە ئاسنی سارد کوتینەکە ئێوە پێتان وابێ کە دەستی حیزب لە یەکێ لە سندیکا گرنگی و پیشەیەکانی کوردستانە دەربێنن کەوا حیزب لەوەجێ بە هیچ کلۆجێ ئامادە نەبێ واز لەوە بێنێ و دەست تێوەردان دەکات لە کاروباری سندیکای پارێزەرانە بەڵام بۆچی ئێوە زیاتر هەوڵ نادن لە ڕێیەکی دیکەوە ئامانجەکانی خۆتان پێکن یا وەکۆڵێ ئامانجی خۆتان دیاری بکەن و با حیزبی شەبێ بەڵام ئێوەش بتوانن کاریگەری خۆتانە بێ خۆشیانە ناوخانە کۆکنین لەبەرەوەی کە بچی هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکا دواخرا لەبەرەوەی دیاریکردنی تاقدیمکردنی لیستەکان لە دوای وادەی دیاریکرایی خۆیان بوو بۆ ناوخوانا کۆگنین چی کاندیدێک بنێ لە ناو سندیکا ئەوانیش لە کار و ئەجندای لایەنی سربەخۆ ترسن وەکو بڵێن ئێمە کارە بکەین کاری دەستی حیزب دوورخێنەوە لە سندیکا بە تاکید کەکانی بایکۆتمان کردووە تەنها ئەوە بوو کە ئەم نامانەوێت دەستی حیزب ناو سندیکایە بێت کەەوەش بەخۆی کاریگەرێکی باشی هەبوو دووبارە ئەنجامدانەوەی کۆنگرە بخۆی کارێکی ترە ڕاستە دیسان ئۆیشانۆگەرێکی ترە بەڵام بخۆی دیارە ئەو کاری ئێمە کردمان کە لە سلێمانی بایکۆتمان کرد کاریگەرێکی باشی هەبوو بەڵام ڕەنگە لە ناو هەرێمی کوردستاندا زەحمەت بێت دەستی حیزب نەک تەنها ناو سندیکای ئێمە لە هەر شوێنە دوورخەیتەوە ئەمە تۆزە زەحمەتە بۆ ئەنجومەنی دادوەری کوردستان یابوونە سندیکای پارێزەرانی عێراق وەکو ئەڵێ هەرێم کە بەشێکە لە عێراق هیچ ڕۆڵێکیان هەیە لە دیاریکردنی ئەجەندای کۆنگرەیان بە ئاراستە بردنێکی باشی کۆنگرەکە نانە ئێمە لەگەڵ سندیکای پارێزان عێراقا جیاوازین ئەنجومەنی دادوەری خۆمان ئەنجومەنی دادوەری ئێمەش هیچ ڕۆڵێکی نییە ئەو ئێمە لەبەرەوەی موسسەیەکی میهنیە و کاری خۆیەکات زۆر باشە ئەوەی کە دەڵی ئەگەر بێت و لە وادەی داهاتوشدا کۆنگرە بەبەستێ چ ڕێگریەک وەکو لیستی پیشەیە بوون دەبینن لە بەستنی کۆنگرە یاخۆت ئەگەری هەیە جارێکتر بایکۆتی بکەنەوە ئێوە ئێمە ناڕوینەوە کۆنگرە ئەمەی کە بڕیار وایە بەبەستێ نەخێر ئێمە ناڕوین دیسانەوە ناچن ناو کۆنگرەی لە ئێستا بڕاتەنداوە کە نەچین چیەکەنەوەچن و کەواتە لێگەڕێن بە یەکێتی پارتی لە بینی خۆیانە بەشی بکەنوتەوە ینی بەسمێت لێوە کە ئێستەوە بایکۆتان کردو بە ئیدی بۆ کێشەتان چیەوە ئێمە ئەو شەڕێکی ئێستا ئەیکەین بۆ ئەنجومەنی سندیکایە لەبەرەوەی ئەمانەوەی ئەو کەسانەی کە ئەڕوونە ناو ئەنجومەنی سندیکاوە کەسانێکی مهنی بن نە کەسانێکی حیزبی بن لەوێ تەنها بەژەوەندی حیزبی خۆی پێش بەژەوەندێکی منی مەحامی بخات زۆر باشە گەرە و کۆنگرێ بەبەسترێ 1912 جیازێکی هەیە لەوەی کە لە مانگی ڕابردوودا بەسترا نەخێر هیچ جیاوازێکی نیە ئەی شانۆگەرێکی سیاسیە و تێپەڕێت و دیسانەوە من حەی زەواج زیاکاتەوە کەسی پلەیەک ئەگەر وەفاتی کرد پارێکی بۆ سەرفەکەن و هیچی تروشکۆی منی پارێزە دیسانەوەکو خۆی مێنێتەوە واتە بۆچی ئەوەی پێشوو هەڵۆشێنراوەتەوە یەکێت و پارتی چیان بەدڵ نەبوو لەوەی پێشوودا هەڵوەشانەوەی ئەوە بەدەستێکێتی پارتی نەبوو ئێمە ئەوەش بڵێن چۆن بەدەستێکێتی پارتی نەبوو ئەوان بڕیارە نەدادەوەی کە ئیلابێ هەڵبەشێتەوە ئەو بڕیاری کە لە ناو کۆنگرا درا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکا ئەم بڕیارە بۆ خۆی جێگای پرسیارە چونکە ئەوان ئازانی هیچ ڕێکارێکیان نەگرتۆتە بەر لەوەی کە هەڵبژاردن بکرێت ئەوان خۆیان ئازانی خۆیان ئیگلای نەبوونەتەوە لەوەی کاندیدەکان بنێرە ناو ئەنجومەنی سندیکا کاتێک کە هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکا دواخرە یاساکە وایە یەکسەر کۆنگرە بکرێتەوە لەبەر لە ناو کۆنگرەیە بڕیار ئەدەی لەوەی کە کەی هەڵبژاردننی ئەنجومەنی سندیکا بکرێت زۆر باشە کەواتە ینی هەڵوێستیەوە چی دەبێت لە کاتێکە ئەوە تا کۆنگرێکی تر دەبەسترێت و ئێوە بایکۆتان کردووە و ناتانوێت تەنها بە بایکۆت تاوا دادەنیشن نەخەتەنها بایکۆدانە نیشتوین چەند کار و پرۆژەیەکشمان هەیە ئینشاڵا لە داهاتوە وەکو لیستی پیشەیبوونی پارێزان دەخێنە ڕوو چکە لەبەر لیستی پیشەیبوونی پارێزان کۆمەڵێ پارێزەری لێهات و کۆمەڵێ ڕاوێژکاری زۆر باشن لە کوردستانە کە بڕواتە بێت لە بەتایبەتی لە سلێمانیە هەندێک کەسانی ناو حیزبی دەسەڵاتدار هاتوونەتە لای ئێمە لەبەرەوەی ئەڵێ ئێمە کاندیدەکانی ئێوەمان بەدڵە لەوەی کاندیدەکانی حیزب بڕۆنە ناو ئەنجومەنی سندیکاوە ئێستا کۆنگرەی کە دەبەسترێت بەس کاندیدان یا لیستەکەی یەکێتی و پارتین بەس لیستی یەکێتی و پارتی نیە لیستێکی ترشمان هەبوو لە هەولێر ئەو لیستەش 3 کاندیدی هەیە وەکو لایەنی سیاسی ئەوانیش یاخۆت
جیاوازن ئەوان وەکو لایەنی سیاسین سەر بە چ لایەنێکن دیارن بەڵێ سەر بە چ لایەنێکن ئەندامێکیان سەر بە یەکگرتووە ئەندامێکیان سەر بە کۆمەڵ ئیسلامی کوردستان و ئەندامێکشمان سەر بە گۆڕانە واتە ئەمانە بەکو لیستێکی جیاوازن بەڵێوان لیستێکی جیاوازن لە هەولێر ئەوان بۆچی بایکۆتیان نەکردووە لەبەر زروفە سیاسەکەی ناو هەولێر لەبەر زروفی سیاسی ناو هەولێر و سلێمانی دوو زروفی زۆر جیاوازە ناتوانی بایکۆتیکەن ئەگەنە ئێمە لێرە چوونە هەولێر لەگەڵیان دانیشتنێکمان کرد ئەو ڕوونکەناوانی کە ئەوان بۆ ئێمەیاندا جیاواز بوو لە زروفە سیاسەکەی ناو سلێمانی عادەتەن خەڵکی سلێمانی جیاوازن لە ڕووی سیاسەتەوە بیرکردنەوەیان بوونە و کارەکانیان ئەوە هۆکار بوو دوایین قسەت بۆ پارێزەرانەی کە هیچ ڕۆڵێکیان نییە لە دیاریکردنی سندیکاکەیان چارەنووسی خۆیان کە 2000 بەشێکی لە دەستی سندیکایە و ڕەنگە بە بێلایانی و بە بێدەنگی کاری خۆیان بکەن پێیانتان بۆ ئەو پارێزەرانە چی هەیە هیوادارم هەمویان لە ڕاستەکان تێ بگەن لەوەی کە ئێمە لیستێکمان هەیە دوور لە هەموو ئەجەندایەکی سیاسی ڕاستە لایەنێکی سیاسی سەرپەرشتێکات بەڵام ئەندامەکانی و کاندیدەکانی هیچی پلەیەکی حیزبیان نییە و هیچیشی لەلایەن حیزب و هەڵەمژێدراون تەنها وەکو میهنەیەک لەلایەن شارەزایی و کەسانێکی زۆر باشە ناو پارێزانە هەڵبژاردراون هیوادارشم هەوڵ بن خۆیان بۆ گەڕانەوەی شکۆی پارێزەر چونکە سندیکایەکمان نییە شکۆی ئێمە بگەڕێنێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز هێرۆ عەتار پارێزەر سپاس بەوەی کە میوانی ئەم تەوەری بەرنامەکەمان بووی زۆر سپاس بینەرانی عزیز دەچینە لای زانیاریەک لەسەر یاسا سێر و سەمەرەکانی هەندێک لە وڵاتان با پێکەوە بینەری و زانیاریە بین. چەند یاسایەکی سیر و سەمەرە لە چەند وڵاتێکی جیهان. هەندێک لە وڵاتانی جیهان کۆمەڵێک یاسای سیر و سەمەرەیان هەیە کە تایبەتە بە خۆیان و لە هیچ وڵاتێکی تردا نییە. لەوانە یەکەم نەمسا. لە نەمسا خواردنی ئایسکرێم لە بەردەمی بانکەکاندا قەدەغە کراوە. دووەم یۆنان. لە پێکردنی پێڵاوی بنبەرز قەدەغە کراوە لەو شوێنانەدا کە ئاسەواری کۆنن بۆ ئەوەی زیانت پێ نەگات. سێەم ئێرلەندا. پیسکردنی زەوی کەسێکی تر قەدەغە کراوە و هەروەها نابێت مەی لە بەردەم مانگا یاخود لە نزیکیەوە بخورێتەوە. چوارەم فەڕەنسا. ڕێگە نادرێت بە دوو ئامۆزا هاوسەرگیری بکەن بە مەرجێک دەبێت داوا لە سەرۆکی وڵات بکرێت و ئەویش بە تایبەتی ڕێگەیان پێبدات و ئیمزا لەسەر هاوسەرگیریەکان بکات دوای ئەوەش هاوسەرگیریەکان لە ڕۆژنامەکاندا بڵاو دەکرێتەوە. پێنجەم کەنەدا. نابێت برین لە بەرچاوی منداڵدا پاک بکرێتەوە. شەشەم ئیتاڵیا. دەستخستنە ناو گیرفانی پیاوێکی ترەوە قەدەغە کراوە. حەوتەم سنگافورە. فرۆشتن و جوینی بنێشت قەدەغە کراوە. هەشتەم چین. هەر خێزانێک لە منداڵێک زیاتریان ببێت ئەوا دەخرێتە بەندینخانەوە یان بە بڕێک پارە سزا دەدرێت. نۆیەم تایلەند. چوونە دەرەوە بەبێ لە بەرکردنی جلی ژێرەوە قەدەغە کراوە. دەیەم ئەڵمانیا. تێکردنی بەنزین لەسەر ڕێگای خێرا قەدەغە کراوە. یانزە ئەمریکا. لە شاری کلیفلاند سەربای ویلایەتی ئۆهایۆ یاسا ڕێگە بۆ نادات سەربەخۆ مشک بکوژیت بەڵکو دەبێت ڕێگە پێدراو بێت یان ئیجازەی تایبەت بە مشک کوشتنت هەبێت. دوانزە رووسیا. لە شاری مۆسکۆ لێخوڕینی سیارەی پیس قەدەغە کراوە و سزاکەی $100 دەبێت هەمیشە سیارەکەت پاک بێت و بە پاکی لێی بخڕیت. سیانزە بەنگلادێش. منداڵ لە تەمەنی 15 ساڵیەوە زیندانی دەکرێت ئەگەر قۆپی بکات لە تاقیکردنەوەکاندا. بینەرانی عزیز وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ دوامین ڕۆژی 11 ساڵی
هەڵکردنی مۆمی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی کە سبەینە پێدەنینە 12هەمین ساڵیادیەوە بۆیە بەرنامەی پەیامی ڕۆژی سبەینێمان تایبەتە بەو ساڵیادە بە میوانداری هەم بەڕێوەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ و هەم ئەو کارمەندانی کە چەندین ساڵە لێرە خزمەتیان کردووە لەگەڵەوەشدا ئێوەی بینەر و ئازیز لە بڕگەیەکی تایبەتی بەرنمەکەمان دەتوانن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانتانەوە ڕەخنە و سەرنجی خۆتان لەسەر کار و بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕابردوودا و پێشنیارەکانتان بۆ داهاتوو بخەنەگەڕ. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بەیگەشتنەوەیەکتر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.